داگیرکردنی بەغداد لەلایەن مەغۆلەکانەوە. بەغداد فەخری شانازیەکانی شارستانیەتی بەشەری و لە ناویشیان تا ئیسلام. ئەو بەغدادەی ئەمڕۆ تەنها لە پاڵ تەقینەوە و ململانێ و شەڕی تائیفی ناوی دێت، ڕۆژانێک لە ناو کۆڕی فکر خاوەنی ناو بوو، تەنها ناوی ئەو باو بوو. لە ناو جەدەل و گفتوگۆ زانستیەکاندا تا بەغداد قسەی نەکردبە هەمووان بێدەنگی دای دەگرتن، چونکە سەرڕمی فکر و عیلم بوو، بە تایبەتی لە سەردەمی عەباسیەکاندا کە بەغدادیان کردە پایتەخت و بەدەیان هەزار کتابیان لە بوارە جیاوازەکاندا وەرگێڕا و کتێبخانەکان هێندە دەوڵەمەند بوون کە دەرفەتی کتێبی لاواز نەبوو خۆی بخزێنێتە ناویان. بەڵام دوای ئەوەی دەسەڵاتی عەباسیەکانیش لە سەردەمی کۆتا خەلیفەکەیاندا بەهۆی گەندەڵی و شەڕ و ململانەی خێزانی لەسەر دەسەڵات وردە وردە دەرگەی لە بەردەم ئاوابوونی خۆری خەلافەتەکە و بەغدادی لانکەی سەقافە کردەوە. لە مێژوودا چەند جار بەغدادی خاوەن پێگە و خێر و بێر داگیر کراوە، هەر جارێک داگیرکاری بەسەریەوە بە کوشتارێکی زۆر تێپەڕیوە، گەرچی چەند جار لەلایەن مەغۆلەکانەوە داگیر کراوە و هەر جار کە داگیریش دەکرا بەدەر لە تاڵانکردنی خەڵکێکی زۆر دەبوون بە قوربانی. بەڵام سەختترین خۆناغی داگیرکاری بۆ سەر بەغداد کە لەلایەن زۆرینەی ڕەهای مێژوو نووسان بە کارەساتێکی فکری و مرۆیی تۆمار کراوە، داگیرکردنی بوو لە سەردەمی هۆلاکۆخان خانی مەغۆلەکان. کۆتا فەرمانڕەوای خەلیفەی عەباسیەکان خەلیفە موعتەسەم بوو. لە ڕووی دەسەڵاتەوە ئەو خەلیفەیە نەیتوانی کۆنتڕۆلی ئەو کێشانە بکات کە لە ناو خەلافەتەکەی دابوونی هەبوو. ئەمە سەرباری ئەوەی کە نەیتوانی لە مەترسیەکانی سەر بەغداد تێبگات و هیچ هەنگاوێکی نەنابوو با ڕاستەی پاراستنی خەلافەتەکە و پایتەخت و خێر و بێرەکەی. بەغدادی پایتەخت بەهۆی دەوڵەمەندی لەسەر چاوی داهات، چاوی مەغۆلەکانی کەوتە سەر کە ئەو کاتە یەکێک بوون لە بەهێزترین هێزە شەڕکەرەکان. چۆنیەتی داگیرکردنی بەغداد لەلایەن هۆلاکۆوە. هۆلاکۆخانی مەغۆلەکان نامەیەک ئاڕاستەی خەلیفەی عەباسیەکان موعتەسەم دەکات و داوای لێ دەکات کە شارەکەی بدات بەدەستەوە و شوورەی بەهێزی بەغداد بڕوخێنێ و نەیهێڵێت. بەڵام خەلیفە لە شوێن بەرگری یان شەڕکردنی سیاسی بۆ ڕازیکردنی هۆلاکۆ تا ئەو هێرشە چاوەڕوان نەکراوە بوەستێنێ بە نامەی گاڵتە جاڕیانە هەر جار هۆلاکۆ فریو دەدات. ئەمە بۆ هۆکارێک کە مەغۆلەکان زیاتر تووڕە بکات و گرتنی بەغداد و شارەکانی تر پێش بخەن. لە کانونی دووەمی ساڵی 1258 زاینی هۆلاکۆ لە ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە بە ئامادەی 200,000 شەڕکەری ئازای مەغۆل گەماروی شاری بەغدادیاندا. گەرچی ژمارەی شەڕکەرەکانی عەباسیەکان بەهۆی ناردنەوەیان و ناردنی بەشێکی تریان بۆ ناوچە دوورە دەستەکان لە بەردەم سوپای مەغۆلدا کەم بوو، بەڵام زۆر بەتوندی بەرەنگاری مەغۆلەکان بوونەوە. ئەوەی پەیوەستە بە خودی خەلیفە موعتەسەم و دار و دەستەکەی بەر لە تێهەڵچوونەکان زۆرینەی داهاتەکانی بەغدادیان لەگەڵ خۆیان برد بۆ لای هۆلاکۆ تا بتوانن ڕازی بکەن هێرشەکەی بوەستێنێ و ئەوان پارێزراو بن. بەڵام لەو کاتەدا هۆلاکۆخانی مەغۆل دێڕێک بەرامبەر بە سەرکردەکانی دەڵێ کە لە مێژوودا ئەم دێڕە تۆمار کراوە و ڕووی لە خەلیفە و شوێن کەوتووەکانی دەکات و دەڵێت گەر ئەو داهات و زێڕەی دەیدەی بە من بۆ سەربازەکانت سرف کردبە لە دەستی من دەیان پاراستن. سەرچاوەکان باز لەوە دەکەن کە هۆلاکۆ خەلیفە و بەشێک لە شوێن کەوتوانی لەوێدا دەکوژێت، بەڵام لەسەر جۆری کوشتنەکە ڕاجیایی مێژوو نووسان و گێڕەڕەوەکان هەیە. بەشێک دەڵێن لەژێر لێدانە کوشتیان و بەشێکی تریش دەڵێن هەڵواسران و خنکێنران. لە ماوەی 40 ڕۆژ سوپای مەغۆل لە ناوەندی شارەکەدا قەتڵ و عامی خەڵک دەکات و تەنانەت زۆرینەی خەڵک لە ترسی کوشتنی خۆیان لە زێرابەکاندا شاردبووە. بە ماوەی ئەو 40 ڕۆژە لە بەغداد بە هەر لایەکدا گوزەریان کردبێ خەڵکیان کوشتووە. تەنانەت مێژوو نووسان دەڵێن بەغداد ئەو ڕۆژە جۆگەلەی خوێن بە کۆڵان و جادەکانی داڕیزی بەست بوو. بۆنی خوێن و تەرمەکان هێندە زۆر بوو کە تەنانەت سوپای مەغۆلیش لە بەردەم بۆنەکەیان دوای ئەو ماوەیە شارەکەی جێهێشتووە. هەرچی پێوەستی لایەنی ڕۆشنبیری بوو کە خۆی لە پەرتوک و کتێبخانەکاندا دەبینیەوە، مەغۆلەکان بە ئامانجیان گرت و تەواوی کتێبخانەکانیان سووتاند و بۆیەی نووسینەکانیشیان خستە ناو دەریاوە. سەرچاوەکان وا تۆماریان کردووە کە ڕێژەکە بە جۆرێک بووە ڕەنگی ئاوەکەی گۆڕیوە. لەسەر ژماری کوژراوەکان سەرچاوەکان بەجیا ئاماژە بە کۆمەڵێک ئامار دەکەن. بەشێک دەڵێن زیاتر لە 800,000 کەس کوژراوە. هەندێک ئاماری تر کە لە سەرچاوەکاندا تۆمار کراوە بە ملیۆنێک کوژرا و دایدەنێت و هەندێک سەرچاوەی تریش بە 1,800,000 کەس.
بەڵام گەر ناڕوونی هەبێت لە ڕێژەکەدا و ڕاجیایی هەبێ لەو خاڵەدا کۆکن کە خوێناویترین داگیرکاری بووە لە مێژوودا کە بەم ماوە کەمە ڕووی داوە. چیرۆکی ئیب ئەلقەمی لە داگیرکردنی بەغداد. سەرچاوەکانی مێژوو لە ناویاندا ئیبن کەسیر ئاماژەی بەوە کردووە کە ئەو کەسەی وەزیری خەلیفە بووە و خیانەتی کردووە بەڵێنی بە هۆلاکۆ داوە بەغدادی ڕادەست بکات. تەنانەت ئاماژەی بەوە دەکەن کە ناردنەوەی شەڕکەرەکان بە دوو وەجبە پلانی ئەو بووە. ناردنەوەی سوپای خەلیفە بە پاساوی نەمانی مەترسی لە وەجبەی یەکەمدا نزیکەی 15,000 کەس بووە، لە وەجبەی دووەمدا 20,000 کەس. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ژمارەی ئەو هێزەی کەما بووە بۆ بەرگری لە بەغداد تەنها 10,000 کەس بوو. هۆلاکۆ سەرنجەم شاری بەغدادی گرت و تەواوی سەرمایەکەی لەگەڵ خۆی دابرد. دواتر نەوەستا تا توانی هەولێر داگیر بکات. هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە داگیرکردنی هەولێر لە قۆناغی یەکەم تەنها بۆ بەرگری لە خەڵکی قەڵاکە ناگەڕێتەوە، بەڵکو چاوەڕێکردنی گەیشتنی هێز بووە بۆ ئەوەی بتوانێ پاشماوەی هێزەکانی عەباسی لە ناو بەرێت کە تا ئەو کاتە بەرگری سەختیان دەکرد. سەرنجام دوای بەغداد و شارەکانی تر هەولێریش داگیر کرا و کەوتە دەست مەغۆلەکان.